لە ماوەی ساڵی 2017دا لە شاری هەولێر 3502 ڕووداوی جۆراوجۆر ڕوویداوە کە بەهۆیەوە 4739 کەس دەستگیرکراون. وتەبێژی پۆلیسی هەولێر لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ئاشکرای کرد بەڕێوەبەرایەتیەکەیان لە ماوەی ئەم ساڵدا کاری لەسەر 3502 کەیس کردووە کە 3052 کەیسیان یەکلای کراوەتەوە. هەروەک 292 کەس بە تۆمەتی کوشتن و هەوڵدان بۆ کوشتن لەم ساڵدا لە شاری هەولێر دەستگیرکراون. ئەوەشی نەشاردەوە زۆرترین ڕوودا و لەم ساڵدا ڕوویداوە کێشەی ئاژاوە جێڕی و تەقەکردن بووە کە 1196 کەس بەهۆی و دەستگیرکراون و نزیکەی 1183 کەیسیان یەکلایی بۆتەوە. لە ساڵی ڕابردوو کاری لەسەر 3502 کەیسی یاسایی کردووە کە 3052 کەیسیان یەکلای کراوەتەوە. تۆمەتباران لە بەردەم دادوەر ئامادە کراون. هەروەها تەنها 450 کەیس هێشتا لەژێر دەستووە و کار لەسەر دەکرێت. هەر لەو کۆنگرە ڕۆژنامەوانێدا وتەبێژی پۆلیسی هەولێر ئامارەکانی زیاتر ئاشکرا کرد و ڕایگەیاند. لە ساڵی 2017دا نزیکەی 677 کەس بە تاوانی دزیکردن دەستگیرکراون. هەروەک لەسەر تاوانی هەڕەشەکردن 201 کەس دەستگیرکراوە. لەسەر تاوانی لێدان و شەڕکردن 503 کەس دەستگیرکراون. لەگەڵ ئەوەشدا لەسەر کێشەکانی قەرز و فێڵکردن و کوشتن و هەوڵدان بۆ کوشتن 494 کەس دەستگیرکراون. لەسەر سەختەکاریش 142 کەس و لەسەر سەرپێچی موڵکی دەوڵەتش 307 کەس دەستگیرکراون. کۆی گشتی ئەو کەسانی کەوا دەستگیر کراون لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی هەولێر و سەردانی گرتوخانەیان کردووە و بەندکراون 4739 کەس بووە. 4323 کەسیان پەراویان بۆ ڕێکخراوە و نادراوەتە بەردەم بە ڕێزادوەری لێکۆڵینەوە و کەیسەکانیان یەکلای کراوەتەوە. لە ماوەی ئەم ساڵدا لە شاری هەولێر چەندین ڕووداوی جۆراوجۆر ڕوویداوە کە بەهۆیەوە ژمارەیەکی زۆر لە تاوانباران لەلایەن بەڕێوەبەرایەتی پۆلیسی هەولێرەوە دەستگیرکراون کە زۆرترین حاڵەتش کێشەی ئاژاوە جێڕی و تەقەکردن بووە کە بەهۆیەوە نزیکەی 1200 کەس دەستگیرکراوە. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.